مامۆستا عەلی باپیر لە کۆڕێکی جەماوەریدا کەمەڵبەندی کەرکووک لە بەهارە گەشتێکدا بۆ ئەندامان و دۆستانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری کەرکووک سازیدا بوو. ئاماژەیدا بەوەی لەم ڕۆژەدا کە 14ی چوارە ڕژێمی بەعەس پرۆسەی جینۆسایدکردنی گەلی کوردی لە پاشووری کوردستان دەست پێ کردو. دەویست بە ناوی پیرۆزیەکانی ئیسلامەوە گەلێکی موسڵمان لەسەر خاک و زەوی خۆی بنبڕ بکات و لە ناوی بەرێت کە لە ڕاستیدا ئەو ناو لێنانەی ئەو کارەساتە ئەو جێنۆسایدە وەکو لە نووسینێکدا باسم کردبوو 3-4 جۆرە زوڵمی لە خۆیدا کۆ کردوتەوە. یەکێکیان ئەوە کە ئەو کارەساتە گەورەیە ئەو جینۆسایدەی بەناوی یەکێک لە سوورەتە موبارەکەکانی قورئانەوە ناونە کە قورئان هەمووی بۆ خۆی یەکبەیەکی 114 سوورەتەکەی و یەکبەیەکی ئاەتەکانیشی هەمووی بۆ ئەوە هاتوون کە مرۆڤەکان بەندەی خوا بن و پێکەوە تەباو برابن، کەس زوڵم لە کەس نەکا، کەس نەچەوسێنێتەوە. ئەوە زوڵمێکی گەورە بوو لە قورئان کرا کە بەڵایەکی وە زوڵم و ستەمێکی ئاوا بێڕەزا بە ناویشی لە سوورەتەکانی قورئان ناو بندرێ. زوڵمێکی دیکە ئەوەیە کە وشەی ئەنفال بەکارهێنرا بۆ قڕەبڕکردن و جینۆسایدکردنی میلەتێکی موسڵمان. هەر لە درێژەی وتەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە هەڵبژارنەکان و کۆمەڵی ئیسلامی وتی لە ژێر بەیداغی یەکتاپەرستی کۆمەڵ کار دەکات لە پێناو خۆشگوزەرانی و ئازادی و دادپەروەری بۆ هاونیشتیمانیانی کوردستان. ئێمە وەکو خەڵکی کۆمەڵی ئیسلامی لەخوا بەزیاد بێت وەکو چاکە و نیعمەتی خوا باسی دەکەین و ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث. کۆمەڵی ئیسلامی لایەنێکی ئیسلامیە لەژێر بەیداغی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول وڵڵادا کار دەکا بۆ بەختەوەرکردنی کۆمەلگاکەی خۆی، خەڵکەکەی خۆی. ئێمە لە بەرەکەتی ئیمان و ئیسلامەوە، لە بەرەکەتی قورئان و شەریعەتەوە ئینشاءڵڵا لای خوای پەروەردگار سەربەرزین و لە نێو خەڵک و میلەتی خۆشماندا سەربەرزین. سەبارەت بە لیستی نیشتیمان کە لە نێوان کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی پێکێنراوە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر، ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی کۆمەڵی ئیسلامی هەموو هەوڵەکانی خستەگەڕ بۆی سەرجەم هێزە سیاسیە کوردستانیەکان لەو ناوچانە یەک لیستیان هەبێت، بەڵام نەکرا. نەکردنەکەشی دەکەوێتە سوێی ئەو هێزانەی قبوڵیان نەکرد. لەو سنوورەی کەرکووک و ئەو ناوچە دابڕێنرا و کێشە لەسەرانە ئێمە خۆمان و دیارە لایەنەکانی کەش ئەو دوو لایەنش کە لەگەڵیاندا ئەو لیستەمان دروست کردووە، لیستی نیشتیمان واتە برادەرانی گۆڕان و هاوپەیمانی. هەر کامێکمان دیارە بە چاکمان زانێ پێکەوە بین بۆ دیارە قەنەعەتمان وا بووە کە ئەگەر بێکەوە بین باشتر دەتوانین نوێنەرانێک بە ناوی ئێمە بنێرین بۆ ئەنجومەی نوێنەران. جا بۆ زانیاری ئێوە و هەموو لایەکیش من لێرە دەیڵێمەوە کە ئێمە هەوڵماندا وەکو کۆمەڵی ئیسلامی بە تایبەت و من بە شەخصی خۆم هەوڵماندا ئەو لیستی نیشتیمانە هی هەموو لایەک بێت، لەگەڵ برادەرانی پارتی، لەگەڵ یەکێتی، لەگەڵ یەکگرتووی ئیسلامی، لەگەڵ لایەنەکانی دی قسەمان کرد بە هەموو پێکەوە بی. ئێمە لە ئەنجامی ئەو ڕیفراندۆمە سەقەتە و لە ئەنجامی ئەو بەڵاو مصیبەتانە کە لە دوای 16 ئۆکتۆبەر بەسەر ناوچانەدا هاتن بەسەر ئەو میلەتە ئێمەدا هات دەنگمان کەمی کردووە، زەرەری گەورەمان لێکەوتووە. با هەوڵ دەین ئەگەر نەشتوانین لەسەر ئاستی هەموو بڵێن بە هەرێمی کوردستانی شۆ ئاستی هەمووی یەک لیست بین، با لەوێ یەک لیست بین. لە کۆتایی وتەکانیدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوای لەلایەنگر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کرد بە گەرم و گوڕیەوە بچن بەدەم هەڵبژارنەکانەوە و کاندیدی کۆمەڵی ئیسلامی لە لیستی نیشتیمان سەر بخەن و هەوڵەکان بۆ خۆشگوزەرانی دانیشتوانی ناوچە جێ ناکۆکەکان بخەنە گەڕ. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام،
کەرکووک.